بۆپارە خۆنتە بڕۆ بە پۆڕەوەتیەوە تۆ پێڵاوەکانتا فڕێنە دەرەوانی وەردە ژوورە وەرە بابا هەمووی کەپسە سندەیە هەموویتان نێمێست وەرە وەرە دڵ واش ڕۆڵە هێ واش فەلەمە فەلەمە نا ئەنگان نخۆمی ئەنگان نەخۆم لا لا ئەگەم ئەنگان نەخۆم متونێ یاخوا بەخێر قوربانت دەبم بابا هەتا ئەو تۆزە هاتم تەنیا نەفەس بینە دەرێ بینە ماڵە ئەی شێ دەرگاکەتان لێ بکاتەوە ڕۆڵە دەرێم پانەکە بینە دەرێ بانەکە فەلەم مەکەن با تەلەفۆنێ بۆ کابرا بکەم بزانم کردیارەکە هاتووە یان نا ئەی خانووەکەم نەفرۆشتووە با تەلەفۆنێکی بۆ بکەم ئەوە بە چەندتدایە وەڵایان بە 20 دەفتەر بە 20 دەفتەر وڵی بابە چه عاقلم هەیە ماخرا حساب لە هەموو شتێکی دەکا یعنی 20 دەفتەر 5 لۆ من 5 لۆ تو 5 لۆ تو 5 لۆ تو فێت بڕ بە پیستی خۆیتی ئەی من خۆم بیخولێنمە وانە بە خزمەتت دەکەن لێ سەر دەکەن سەرفیەکە لێم سەرفەکە ئەدیکۆ کاتەبینە پارەکە دەی دەڕاوە سەر کوڕم دەبابی دۆست چەند عەجەلەمە ئەو جەمە پەلە مەکەن کوڕەکەم ئەلۆ ئەوە بۆ دیار نەبووی ئێتە دە وەرە ژوورە وەرە دام نەخسو وەرە شوورە وەرە شوورەوە دەیخوا لەگە ئەوە چێ بابا ئەوەیە کە خانووەکەم پێفرۆشت پانەکەم هەیە ئایان بەو چیە پانەکەم هەیە پانە ئەدیکو تەوا خانی کرە تەوا پارەی لەگە خۆی دێنێ دیکو زۆر پەلەتانە ئەمن ئیشم بەجێشتە بابە بەجێ وارە دێمەوە یانی نا پەلە مەکەن ئەوە هات بەڵێ فەرموو ئەوە فەرموو السلام عليكم. وعليكم السلام والرحمة والإكرام. ئەوە خانەکەی دنیا باڵیە حفرشتوي باڵیە والله بابا مستاهلة. يعني بابا اتو 20 دفتر لو خاتوني ورقرتيا باڵیە يعني هم قالوا لا استني ماشي باڵیە دەبینە پانەکەمان بدنێ پانە أي والله فەرموو وەرە دانیشە ئابڕۆ بەولاوە مردوم لێ بڕۆ بەولاوە دەی بڕۆ بەولاوە ئای شوە یاخوا بەخێر بی سلامت بزف. براستي أو خانية شاعري توا بيروزد بي خيري لبيني خاتون خاتون شێیە أوا کوڕە بابەوە خاتون نییە نییە ئەوە دایکتانە وڵات شومەی ناوێ ئەو ڕۆژەی کە لێرە بەجەم وەرەکەم کرد بیرم کردەوانە ئێوە هیچتان بە کەڵکی من نایەن بۆ پیری خانووەکەم لەسەر ئەم تاپۆ کرد و ئەوی شووی بە من کرد ڕوانە بە قەڵماندی